حیواناتێکی زۆر هەن کە بە دەوروبەرمانوەن و زۆرێکیش هەن ئەسڵن ئێمە نازانین سوودیان چییە، بەڵام خوای گەورە خۆی بە هەوانتە دروستی نەکردن ئیلا سوودێکیان هەیە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە فقه و لە کتێبەکانی شەریعەتە بابی تایبەت دانراوە بۆ چۆنیەتی معاملەکردنی ئینسانی مسلمان مرۆڤ لەگەڵ گیانداران و دەوروبەرە، کە بەداخەوە ئەمڕۆ لە وڵاتانی ئێمە بە تایبەتی وڵاتانی مسلمان وەکو پێویست قەدر و ڕێزی گیانداران ناگیرێ. لەوانەیە لاتان عەجیب بێت قسەیەکی ناوازەیە، دروست نییە جمێن بە گیانداران بدەی، دروست نییە نەعلەت و نەفرەت لە گیانداران بکەی، دروست نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بە هیچ شێوەیە لە شێوەکان، بە هیچ ڕێگەیە لە ڕێگەکان نابێ هیچ جوڵەیەکی تۆ بێتە مایی ئازاردانی گیاندارێک، پەلەوەرێک، گوێدرێژێک، سەگێک، پشیلەیەک. بە پێچەوانەوە بەدەیان فەرمودەمان هەیە هانی ئێمە ئەدا تا لەگەڵ گیاندارانی دەوروبەرمانە میهرەبان بین، ڕێزیان بگرین، ئەگەر برسیان بوو خۆراکیان بینێ، ئەگەر تینیان بوو ئاویان بدەینێ. لە سەردەمی عەباسیەکانە لەو بەغا کە ئیسا ئەبینین مرۆڤ تایە قەدری نییە، لەو بەغای کە ئیسا مرۆڤ تایە ڕێزی نییە، حرمەتی مرۆڤی تیا ناگیرێ، بەغا ئاوا نەبوو. لە سەردەمی ئاڵتوونی و زەهەبی سەردەمی عەباسی و بەغا خەستەخانەی تایبەت هەبوو بە تیماری گیانداران. ئەو گیاندارانەی لە دەرەوە بەهۆی ڕووداوێک لەگەڵ خۆیانە یا لەگەڵ دەوروبەرە کە زامارە بوو دەستێکی ئەشکیا قاچێکی ئەشکیا ئەهێنرا بۆ خەستەخانە لەوێ تیمارە کرا. بە شانازی و یەکێک لەو سەحابێ بەڕێزانەی کە زۆرترین فەرمودەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم گێڕاوەتەوە، نازنا و کونیەکەی لەقەبەکەی کونیەکەی بە ناوی چییە؟ ئەبی هوڕەیرە. ئەوەندە خزمەتی کۆمەڵێ پشیلەی ئەکردنایە باوکیم پشیلانەی تۆ. شانازیشی پێوەکە و ئەم ناوە بۆتە کونیەیەکیش و ئێمە ئیشی خوێنینەوە عن ئەبی هوڕەیرەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێدرێژێکی بینی ناوچاوی داخ کرابوو کەوی کرابوو، فەرمووی نەفرەتی خوا لەو کەسە کە ئەم گوێدرێژەی داخ کردووە. بۆ لایەنی پیرۆزی ئیسلامە دروست نییە گوێی ببڕی، دروست نییە کلکی ببڕی، تەنانەت دروست نییە شەڕە سەگ بکرێ، دروست نییە شەڕە کەڵەشێر بکرێ. تۆ ئەو مافەت نییە بەڕاستی ئازاری ئەمانە بدەین، جا بە خۆیان یان لەلایەنی خۆتەوە. چجا کابرا زۆر بە ئاسایی هەر وەکەوەی مێشی میێوانی یەوتفەیەکی هاپێوەچێ بۆ دەشتێ بە هۆزی خۆی ئەوەی بێونێ تەقەلا هەموو بوونەوە گیانداری ئەکا. پێغەمبەری خوا صلی الله دوو فەرمودەمان هەیە، هەردووکیان بوخاریە، یەکیان باسی پیاوێ ئەکا، ئەوی تریان باسی ئافرەتێکە، تەنانەت ئافرەتەکە داوێن پیزیش بۆ احترامن. ئەوەی کە باسی پیاوەکە کە پێغەمبەری خوا صلی الله فەرمێ دای بەلای بیرێکە، سەگێک هەڵکە هەڵکی بوو لە توونیا خەریک و ئەخنکیا، خۆی چوو لە ئاوەکەی خوارد و بە خوفەکانی ئاوی دەرێنا دای بەم سەگە. خوا لەبەر ئەمە بەخشی. فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ چاکەکردن لەگەڵ گیاندارانە ئەجری هەیە بۆ قیامەت. فەرمووی بەڵێ، هەر شتێ تەڕایی تیا بێ، ڕۆحی تیا بێ، چاکەی لەگەڵا بکەی بڵێ. تەنانەت جاری وا هەیە تۆ چەند جار ئەمەتان بەسەر هاتووە ئاوێکی کەمە چەند مێروچەیەکی تێکەوتووە، سوێن بە ئەڵڵا پووشێک هەڵگرە و ڕزگاریان کە بۆ قیامەتت مهمە، لەوانەیە خوا لەبەر ئاوە بتبەخشێ. چجا لەوەی کە تۆ گوێدرێژێک ئەبینی، سەگێک ئەبینی لە شوێنێکە دەم ناڵ بەربەرانێکن کە پێغەمبەری خوا بە حەدیث نەهی کردووە بە هیچ شێوەیە گیاندارێک لە شوێنێکە دابمدرێ یان ببەسرێتەوە، کۆمەڵی خەڵکیش بۆ خۆشی خۆیان بەردی لێدەن یا تا ئەیکوژن. پێغەمبەری خوا لە فەرمودەی صحیحە باسی ئافرەتێ ئەکا، لەوانەیە نوێژ و ڕۆژوشی هەبێ، فەرمووی بەهۆی ئەم کارەوە چووە جەهەنەم. چی بوو کارەکەی؟ پشیلەیەکی کردە ژوورێکەوە، سجنی کرد، ئاوی نەدا پێی، نانی نەدا پێی، تا لە توێنیا لە برسیا بردار بووە. تەنانەت زۆرێک لە عولەما ئەو سیکۆتینەی بۆ مشک دائەنرێ احترامەن، لەبەرەوە کە گرتی تۆ پێ نازانی، 3 ڕۆژ 2 ڕۆژ دوای ئەوە لە برسێت، ئەوە بەجایز نازانن. بۆ مشکێ کە لەوانەیە زەرەر لێدا، دروست نییە تەنانەت سیکۆتینە دانەی. کەواتە ئێمە موسڵمانین، موسڵمانەتی ئێمە لەوان نییە بەس تەنها لە مزگەوتان نوێژکەین و تەواو، نا. موسڵمانەتی ئێمە ئەوەیە بێ
پروژه گەورەکەی پێغەمبەرەتی تطبیقین وما أرسلناك إلا رحمة للعالمين لەیلا خوای گەورە باسی فەزڵی پێغەمبەر و ڕیسالەکەیەکە عليه الصلاة والسلام دینی محەممەد صلی الله عليه وسلم پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتە بۆیە هەر لە سەردەمی خۆیان معجزە ئاسا پەلەوەر هاتووە شکاتی کردووە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوشتر هاتووە شکاتی کردووە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خاوەنەکەی عەزیەتی هەدا لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یاسا دانرا بوو کە گوێدرێژێک ئەبێ بارەکەی چەندێک بێ ئێستر ئەبێ بارەکەی چەندێک بێ ماینێک بوشترێک ئەبێ بارەکەی چەندێک بێ لەوە زیاتر بێت لیان قبوڵ نەکرد بۆیە من لێرەوە داوا لە خۆمەکەم لە برایان لە خوشکان بێزار مەبن و هەوڵ بدەن مناڵەکانمان مامۆستایانی قوتابخانەی بەڕێز با جارجارە 5 دقە باسی مافەکانی گیاندار و پەلەوەری دەوروبەر بکەن منداڵانی ئێمە بەداخەوە منداڵانی مسلمان ئەمڕۆ ئەبینی زۆرترین ئازاری حیواناتی دەوروبەر ئەدا فێر نەکراوین ڕێزیان لێ بگرین خۆشمان بوێن ئەمە یاسای دینی ئێمەیە ئەمەی من وتم تەنها لەبەرەوەی کاتەکە درێژ نەبێتەوە هەنا هەمووی فەرمودەی صحیحی پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم ومێ دەکەم ئینشا الله ئەم بابەتەی من ئەم وتارەی من زۆرترین شێر بکرێت تا بگاتە زۆرترین خەڵک بە ئومێدەی ئینشا الله لەمە و لە هەر یەک ئێمە ببینە ڕەحمەت ارحموا من في الأرض يرحمكم من في السماء بەبەزەی بن لەگەڵ ئەوانەی کە لە زەویا و دەوروبەرتن کە مرۆڤ و غەیری مرۆڤیش ئەگرێتەوە تا خوایش لە ئاسمان بەزەی خۆی بەرژێنە بەسەرمانە وەکو وتم بەڕاستی لەوانەیە تۆ ڕزگارکردنی گیاندارێک سەگێک پشیلەیەک بێتە سەبەبی ئەوەی ئینشا الله دەرگای بەهەشتت بۆ بکرێتەوە و لەو ڕێگەوە بچیتە بەهەشت والسلام عليكم ورحمة الله وبركاته